خۆشەویستانی مام کاتتان باش هیوادارم کە هەموو تەندروستێکی باشتانە بێت خۆشحاڵم کە ئەمڕۆ لەم پرۆگرامانەوەدا بە یارمەتی هاوکارانم لەگەڵتانم هیوادارم کە تاکەوتای پرۆگرام لەگەڵمانە بمێنەوە خۆشەویستان ئێمە بۆ ئەمڕۆ باز لە پرۆژەیەکی دەستگای مرۆیی مامەکەین کە ئاویش بەناونیشانی پرۆژەی ژیان لە زوومی کامێرەی خۆیانەوە کا بێگومان ئەم پرۆژەیەکی فۆتۆگرافیە کە بۆ چەندین کچ و کوڕی ڕۆژهەڵات و ڕۆژاوای کوردستان کە لە شاری سلێمانی دانیشن ئەنجام درراوە کا پێکاتە بوو لە خولێک و هەروە دواتر لە 18 مانگی ئەم مانگا کە پێشانگایکی فۆتۆگرافەریان بۆ ئەو گەنجانە کردەوە کە توانە و بەهرەکانی خۆیان لە پێشانگای خستە ڕوو بێگومان کە بەدەر لەم پرۆژەی دەستگای مرۆیی مام کە لە ئێستاە خەرێکی چەندین کار و چالاکی و هونەریە و هەروە گرنگیان پێدا دۆگەزانی کە لە ماوەی ڕابردووشە کە ئەم دەستگایە توانی بە کەمترین ماوە کۆمەڵێک کاری باش و چالاکی باش ئەنجامدا بە تایبەت لە کەرتی تەندروستی و لە ساتی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کا کۆمەڵە کاری زۆر باشیان ئەنجامدا و هەروە جێبەنجیان دیار بوو بە خۆشحاڵیشەوە لە ئێستا دەستگای مرۆیمان بەردەوامن لە کار و چالاکیەکانیان بەڵام لە ئێستاە هەوڵەدەن زیاتر گرنگی بە توانای گەنجام بدەن و هەروە کاری چالاکی و هونەری ئەنجام بدەن میوانەکەم کاگیادگار جەلالە کە لە پرسراوی ڕاگەاندنی دەستگای مرۆیی مامە کە ئەمڕۆ باس لە هەموو کار و چالاکیەکان و هەروە لە هەمان کاتە باس لەم پێشانگە و ئەم پرۆژەیەژەکەین کا پرۆژێکی زۆر گرنگ بوو کاگیادگار بەخێر بیت زۆر سپاس بۆ ئامادەبوونەت زۆر سپاس دەکەم کاگیادگار ئەگەڕێنەوە بۆ لات بە هەروەها درێژە بە گفتوگۆکانمانە دەین بەڵام پێشەوە بینەرانی خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و بەردامە بین. باشتێکی خۆشتان بەو جەڕمەوە دیلانی ڕفیقمە دیلان ڕفیقی تۆشە ڕفیقی تۆشە ڕفیقی منیش دیلان کێ؟ ئەمەیە کە خەڵک منی بینی نەمناسێتەوە دانیشە وتم بە ئەم یاریە بۆ وەستێنین ناوی دایکم لێنی ئەزانی من بۆ نەمردووم میوەی ئەو تەمەنی ئەژین هەر خەوتون بیرم نییە نازانم سفر بەڵای خۆشەویستانی مام شانۆی هیچم نییە بیشارمەوە هەتاکو 23 ئەم مانگا بەردامە بێ لە نمایشکردن لە هۆڵی ڕۆشنبیری بۆیە ئەو بینەرە عزیز و خۆشەویستانی کە تاکو ئێستا نەچون بینەری ئەم کارە شانۆیە جوانە نەبوون هیوادارم کە بچون و هەروە بینەر بن کە دڵنیام چێژێکی زۆری لێبینن کاگیادگار دووبارە بەخێر بیت زۆر سپاس بۆ ئامادەبوونت یەکسەربار لەم پرۆژەیەوە دەست پێ بکەین کە پرۆژەی ژیان لە زوومی کامەرەی ئەوانەوە کا بۆ کۆمەڵێک کچ و کوڕی ئاوارەکە لە هی ڕۆژهەڵات و ڕۆژاوای کوردستان کە لە شاری سلێمانی لە ئێستا ژیانەکەن ئەم پرۆژەیە بیرۆکەکەی چۆن بوو و هەروە چۆن دەستان پێکرد بەڵێ زۆر سپاس هەڵبەتە دیارە دەستگای مرۆیی مام هەر لە ژێر دروشمەکانی خۆی ئاشتی پێکەوە ژیان گەشە پێدان گرنگی بەم بابەتانە ئەداتوە ئەوەی کە بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە بتوانین گەشە بە ئەو توانای ئەو گەنجانە بین کە ئەمڕۆ خاوەنی بارەیەکن یان ئەیانەوێ لە مەجالێکە کارێک بکەن بۆ خۆیان دیارە ئەم پرۆژەیە لە ڕۆژی گەنجانی جیهانی بوو هەر لەو ڕۆژەیە بڕیارماندا کە بەڕاگەاندنی خولێک لە کەمپی عربەت کەمپی باریکە ئەوانی کە بەشدار بوون لە خولەکە دیارە کۆمەڵک گەنجن کە لە تەمەنی 18 ساڵ بۆ 30 ساڵ و خەڵکی ناو کەمپەکەن لە ئاوارەکانی ڕۆژهەڵات و ڕۆژاوە دیارە ئێمە ئامانجی سەرەکی دەستگای مرۆیی مام ئەوە بوو کە بتوانین کۆمەڵک گەنج فێریکاری ڕۆژنامەوانی بکەین کە بتوانن هەم بۆ ئەو چیرۆکانەی کە هەیە لە کەمپەکانە و هەم ژیان و گوزەرانی خۆیان لەوێ و بۆ خۆشیان ببێتە بژێوی ژیانیان ئێمە دەستگای مرۆیی مام کامیرەکانمان بۆ دابینکردن و لەگەڵ ئەوە کۆمەڵک ڕاهێنەری باشمان هێنا کە لە خولەکە بۆ ماوەی مانجێک دەرزیان وتەوە هەر خولەکە هەر لە کەمپەکەیا بوو لە کەمپی عربەتا بوو بۆ ماوەی مانجێک ئەم خولە بەردەوام بوو و لەگەڵ ئەوە دەستگای مرۆیی مام کۆمەڵک ئۆپشنی باشی هەبوو بۆ ئەوان کە چەند جارێک دەرچوونی مەیدانی هەبوو بۆ دەرەوەی کەمپەکە و گەشتی باشیان کرد لەگەڵ ئەمەیە کە شتێک کە جێی خۆشحاڵی ئەوەیە کە ئەوان
ئەو خولە تایبەت بوو بە فۆتۆ جۆرنالیست چۆن بتوان ئەمان چیرۆکی وێنەی دروستکەن و چۆن بتوان ئەو ستۆریانە بێنە دەرەوە. واتە ئەو گەنجانە حەز و خولیایەکی زۆریان هەیە بۆ کاری فۆتۆگرافی بە تایبەت کە ببن بە فۆتۆگرافەری ڕۆژنامەوانی. بەڵێ هەر خولەکە تایبەت بوو بە فۆتۆ جۆرنالیست بۆی ببن بە فۆتۆگرافەری ڕۆژنامەوانی ئەمانە. ئەو 12 چیرۆکەی کە لە خولەکە هاتە دەرەوە ڕاستەوخۆ دەستگای مرۆیی مام پێشەنگایەکی بۆ ئەم 12 بەشدار بۆ کردەوە کە پێشەنگایکی فۆتۆگرافی زۆر باش بوو کە بە شایەتی کۆمەڵێک خەڵکی شارەزار لە مەجالەکە ئێستا ئێمە سەرباسی ئەوەی کە چێ هاتووە بۆ سەردانی پێشانگاکە و زۆر باشە پێشەوەی کە بینە سەر باسکردن زیاتر لە پێشانگاکە بێگومان هاوکارانە راپۆرتێکیان بۆ ئامادەکردوین لەسەر پێشانگاکە پێمان خۆشە لەگەڵ بینەرانە با پێکەوە بینەری ئەم پێشانگای بین و دواتر بەردەوام بین لەگەڵتان. چیرۆکی منداڵانی ڕۆژئاوای کوردستان بە وێنە نیشان دەدات. ناوی فاتیمەیە، خەڵکی قامیشلۆیە، لە کەمپی باریکەدا دەنیشێ و بەشداری خولێکی فۆتۆگرافەری کردووە کە دەستگای مرۆیی مامڕێکی خستووە. چیرۆکام ئیرۆ سەروار سێ کوورکایە محەموود و شەروان و براهیم سێ کوورکن تەمەنێکی گەلێکی بچووکن دچون محلێکی میکانیک دەتشغڵن ژ بۆ مساعدە ئەهلێ خۆ بکەن ئەحلامی خۆ پێک بێنن خەونی چ خەونێەوە هەبێ پێک بێنن. پرۆژەکە ناوی ژیان لە زوومی کامێرەی خۆیانەوە بۆ چەندین کچ و کوڕی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستان ڕێکخراوە کە لە سلێمانی دادەنیشن. دەستگای مرۆیی مام وەک سپۆنسەر و ڕێخەری پرۆژە کار دەکات. پێشەنگەکە پێکاتوە لە 36 ڕەسم 12 چیرۆکە و هەر چیرۆکێک هی پەنابەرێکە هی ڕۆژهەڵات یاخود ڕۆژئاوا کە باس ئەکەن خزمەکانی خۆیان دراوسێکانی خۆیان هەر لە ناو کەمپی باریکە لە عەربەت. کامێرەمان بۆ دابین کردوون فێرمان کردوون چۆن ڕسم بگرن ببن بە ڕۆژنامە نووس ڕسم بگرن بۆ ڕۆژنامە بتوانن بیفرۆشنەوە. زۆربەیت ئەو تەلەبانێکی ئێمە وەرمانگرتوون هەمووی هیوای ئەوەی هەبووە ڕسم بگرە ببە بە مسەور ئیتر بەر بارودۆخەکەی پێی نەکراوە بەڵام ئێمە وەکو بڵێ ئەمەلێکمان ناونەتە. ئەوان بەدەست و پەنجە و نیگای خۆیان ژیانیان دەخەنە بەر فلاشی کامێرەکان. دەستگای مرۆیی مامیش وەک کاری هەمیشەیی پشت و پەنایی گەنجان و لاوان دەبێت بۆ ئەوەی تواناکانیان نیشان بدەن. ئاوار عەلی گەلی کوردستان سلێمانی. بەڵێ خۆشەویستانی ئێمە پێشەنگاکە بوو لەگەڵ کاگێدگارە درێژە بە گفتوگۆکانمان دەدەین. کاگێدگار یەکەم جار یەکەم ڕۆژی نمایشی لە مایشکردنی پێشەنگاکە لە کەمپی عەربەت بەڕێوە. بەڵێ ڕۆژی 16 مانگ لە کەمپی عەربەت یەکەم ڕۆژی پێشەنگاکە بوو بەڵام لەوێ تەنها بۆ خەڵکی کەمپەکە بوو بڵین چکە ئەوان ناتوان بێنە دەرەوەی کەمپەکە زۆر بە ئاسانی بگەڕێنەوە بۆ یەکەم ڕۆژ نمایشی پێشەنگاکە لەوێ بوو و 16 و 17 مانگ عفو 16 و 17 و 18 مانگ سێ ڕۆژ بوو پێشەنگاکە 17 و 18 لە ئەمنە سوورەکە بوو. ئەو دوو ڕۆژەی کە لە ئەمنە سوورەکە بوو ئەتوانم بڵێم بە جۆرەی ئەوەی کە ئەمان خەڵکیی سەرەتان لە فۆتۆگرافیاوە لە بواری ڕۆژنامەوانیە ئەوەی کە بۆ ئێمە دڵخۆشی بوو بۆ دەستگای مرۆیی مام دڵخۆشی بوو 12 چیرۆک لە پێشەنگاکەیە بوونی هەبوو کە هەر چیرۆکێک سێ وێنەیە 36 وێنە لە پێشەنگاکەیە هەبوو. ئەوەی کە بۆ ئێمە جێی دڵخۆشیە ئەوەیە کە 12 کەیسەی کە لە کەمپەکەەوە هاتوو بۆ دەرەوە ئەو ستۆریانی کە لە کەمپەکەەوە هاتوو بۆ دەرەوە توانم بڵێم ئێستا 6 کەیسیان چارەسەر کراوە دەرئەنجامێکی زۆر باشی هەبوو ئەم پێشەنگایە. بەڵێ خۆشبەختانە دیارە ئەو کەسانی کە هاتنە پێشەنگاکە هەر کەس و لە پێگە و شوێنی خۆیان توانی شتێک چارەسەر کات و درێغی نەکراوە هەموو ئەوانە بەشدار بوون ئەو سەردانکەرانی کە لە پێشانگاکە بوون بەشدار بوون لە چارەسەرکردنی ئەو کێشانەوە دەستگای مرۆیی مامیش دیارە خۆی ڕۆڵێکی باشیە بۆ لە چارەسەرکردنی ئەو کەیسانی کە هەیە لە ئەو کەیسەکان ئەو کەیسان کە پێویستیان بە چارەسەری تەندروستیە یاخود بە هاوکاریە لە لایەنی مادیەوە. بەڵێ دیارە لەوێ ئەوەی کە لە پێشانگاکە هەبوو پێشانگاکە هەموو بابەتەکان بابەتی مرۆیی بوو و ئەوانەی کە لە کەمپەکەیە ئەژین و تایبەت بوو بە ژیان و گوزەرانی ئەو خەڵکی کە لەگومان چیرۆکەکان زۆر زۆرن وانە کاگیادگارەکانی ئەمانە وەکو نمونەیەکەن. دیارە لەوێ ئێمە وەکو سەرەتا
دڵخۆشین بەوەی کە ئەم بەشداروانەی خولەکەی ئێمە توانیان بە 12 چیرۆکی زۆر باش بێنە دەرەوە و بۆ خەڵکی سەرەتایی زۆر باشە کە لە مەجای فۆتۆگرافی ڕۆژنامەوانێ بتوان ئەوان وەکو ڕۆژنامەنووس هەم ئارتیکڵێک بنووسنەوە هەم بابەتێکی باش بنووسنەوە ستۆریکی باش بنووسنەوە و هەم لەگەڵەوەی کە بابەتەکە ئەنووسنەوە بتوان کۆمەڵک فۆتۆی زۆر باش بێنە دەرەوە و دیارە لە پێشانگاشە کۆمەڵک پرنسیپ هەیە کە ناتوانانی لەمانە تێپەڕبیت بڵێ خۆشببختانە فۆتۆکانی ئەوان شیاو بوو بۆی لە پێشانگایەکان نمایش بکرێت و ئەوەی بۆ ئێمە دڵخۆشی بوو جەنابی وەزیری ڕۆشنبیری سەردانی پێشانگاکەیانی کرد و دیارە ئەوش لە شوێنی خۆی و کۆمەڵک بەڵێنیدا کە هاوکاری ئەم گەنجانە بێت و بۆی درێژە بە کارەکەیان بدەن و لەگەڵ ئەمەیە مامۆستا جەمال سەرۆکی کۆمەڵی وێنەگرانی کوردستان لە پێشانگاکە ئامادە بوو و ئەو قسەی بۆ ئەو گەنجانە کرد و باسی ئەزمموی خۆی کرد وەکو فۆتۆگرافەر و بەڵێنیشیدا کە وەکو کۆمەڵە ناسنامەیان بۆ بکات و بۆ ئەوەی ئەمانە بتوانن بەدەر لەوەکەوە دەستان گرتوون و هەردووها توانەکانی ئەم گەنجانەتان دەرخستووە لەگەڵەوە شتەکەوە دەستبەرداری ئەم گەنجانە نابن ینی هەتاکو ئاواتەکانی ئەوان هێندرێتەتی ئێوە شارۆکو دەستگای مرۆی مام لەگەڵیان وەکو دەستگای مرۆی مام پلانی ئەومان هەیە کە بتوانین کار بۆ ئەم گەنجانە بدۆزینەوە و بتوانین لەگەڵ کۆمەڵک دەستگای ڕاگەیاندن و لەگەڵ کۆمەڵک ئاژانسی فۆتۆگرافی بەردەوامی بین بەکارەکەی ئەوان بۆی ئەوان بەردەوام بن و بتوان وەکو ڕۆژنامەنووس کار بکەن و لەگەڵ ئەمە خۆشببختانە ناڵم ئەوان وەکو مامۆستا جەمال وەکو سەرۆکی کۆمەڵی وێنەگرانی کوردستان و ڕئیسی ئیتیحادی مصەوڕینی عێراق ئەبوو حەسەن المسافری هەردوێنە پەیوەندی پێوە کردم و ئەمڕۆ خۆشببختانە هەواڵێکی زۆر خۆشیە بوو کە ئەوێ لەگەڵ دەستگای مرۆی مام پرۆژەیەکی هاوبەشی هەبێت پێشەنگایەکی نێودەوڵەتی لە سلێمانی ئەنجام بدرێت و ئەم گەنجانش بەشدار بن و پێشەنگایە بۆیە ئەمە جێی دڵخۆشیە بۆ ئێمە ڕاستە ئێمە دەستگای مرۆی مام لە ماوەی ڕابردووە کۆمەڵی خەڵک ڕەنگە چالاکیەکانی بینی بێت وەکو ڕێکخراوێکی خێرخوازی لە دەستگای مرۆی مام تێگەشت بێت بەڵام ئێمە بۆ خۆمان دەستگایەکی مرۆیین و ئەو سەکتەرانەی کە دەستگای مرۆی مام کاری لەسەرەکەن ئەمانن کە ئەمڕۆ دەستمان پێ کردووە هەمە جۆرن ئێوە لەسەر هەموو سەکتەرەکان کارە ئێستا لەگەڵ ئەوەی کە ڕاستە ئەمڕۆ خولێکمانە بوو بۆ فێربوونی فۆتۆگرافی بەڵام لە گەرمیان خولێکمان هەیە بۆ مامۆستایانی زانکۆ بۆەوەی بتوان لە ڕێگەی ئۆنلاین و باشترین شێوە دەرس بڵێنەوە لەگەڵ ئەمەیە دوا بە دوای ئەمە هەمان ئەم خولە ئەبینە کەرکووک بەڵام بە قەوارێکی گەورەتر لەبەرەوە شارە سێنەتەوە لێ ئەژێت و وەزعی شارەکەش ئێستا پێویستە کە کۆمەڵک پرۆژە هەبێت ئاشتەوایی پێوە دیار بێت بۆ ئێمە بۆ دەستگای مرۆی مام گرنگە و ئەچینە کەرکووک و دوا بە دوای ئەوە ڕەنگە بچینە بەغداش و بەردەوامی بەم چالاکیە بین بۆی بتوانین هونەری فۆتۆگرافی هونەرێکی جوانەوە ئەگەر بتوانین کەلتورەکان بە هەر لە عێراقا لە ناوچەکانی عێراقا بە یەک بناسیێنین و لە ڕێگەی پێشانگایەکەوە ئازارەکانی یەک پێشانی وێنە زۆر کاریگەریشی هەیەوانە کاگیاتگاتەوە کاتێ تەماشای وەکو ئەگەر ئەم 12 چیرۆکە بە نمونە بهێنین و کاتێ تەماشای هەرێک لەم چیرۆکاناکە یەکسەر کاریگەری لەسەر ئەو کەسە بەجێڵێت ئەوەی کە لە پێشانگاکە ڕوویدا ئەوەیە کە 3 بۆ 4 چیرۆک لەو چیرۆکانی کە هەبوون وێنەکان فرۆشرانەوە و پارەی ئەو وێنانە کە فرۆشناوە ئاگەڕێتەوە بۆ فۆتۆگرافەرەکە لە ڕووی مادیەوە بۆ ئەو داحمێکی زۆر باشە داحمێکی معنەوی زۆر باشە کە کەسێک سەرەتا بێت و دەست پێ بکات ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژان هەمومان بەم شێوازە دەستمان پێ دڵیان پێی خۆش بووە ینی کە تۆ کارەکانی خۆیان بێ بەسەر چاوی داهات و بگەڕێتە بۆ گرفانی خۆیان ئەمە زۆرە بەتاکید وە کۆمەڵێک لەو کەیسانە هەبوو کە خۆشببختانە سپۆنسەری هەیە ئێستا کە لە ماوەی ئایندەیە چالاکیەکان ئەبینن کە دەستگای مرۆی مام ئەیکات هەمان ئەو ستۆریانن کە لە پێشانگاکە هەبوو بەڵام ئێستا خۆشببختانە لە چارەسەران و لە ماوەی 1-2 ڕۆژی داهاتوو ئەم کێشانە چارەسەر ئەبێت لەگەڵ ئەمەیە من دەتوانم شتێک بڵێم کە ئەم گەنجانە کە خۆیان ئێستا ئەیانێ بەردەوامی بەکارەکە بدەن ئەوە جێ دڵخۆشی ئێمەیە بەڵێنمان پێیان داوە کە بەردەوام لەگەڵیان بین و دووبارە ڕەنگە خولی تریان بۆ بکەین بۆ ئەوەی شێوازی باشتر بۆ ئیشی دوکمنتاری بۆ ڤیدیۆگرافی هەرم ژمارە یاخود ئەم 12 کەسە ژمارەکە لەوە زیاترە ئێمە ئێستا وەک باسم کرد دوا بەدوای ئەمە هەمان ئەم خولە ئەبینە کەرکووک بەڵام لەوێ بە قەبارەیەکی گەورەتر لەبەرەوەی ئەو شارە ڕێژی دانیشتوانی زیاترەوە نەتەوەکان زیاترن لەوێ
بەڵام بۆکو ئەم گەنجانە لە ئێستاە بۆ کەمپی باریکە و بۆ عربەت تەسەوڕەکەم ئەم 12 گەنجە بتوانن کاری زۆر باشکەن لەوێ و هەمووشیان گەنجن ماشەڵڵیان لەبێت ئەتوانن کاری زۆر باشکەن و ئەو چیرۆکانی لەوێ هەیە زۆر بەباشی ئەوان کاری لەسەر ئەەکەن چونکە خۆیان بەشێکن لەو ئازاری کە هەیە بەشێکن لەو چیرۆکانی کە لەو کەمپانە بوونی هەیە ڕاستە و ئەشتوانم شتێک بڵێم ئێمە ئەگەر بیرمان بێت ئەوانی کە بیریانە لە ساڵی نەوەتەکانە ئێستا گەر بگەڕێنەوە بۆ ئەرشیفی ئەو سەردەما ئەرشیفێکی زۆر خراپمان هەیە و ئێمە بیرۆکەی دەستگای مروی مام ئەوە بۆ کە خەڵکی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا بتوانن چی لە کەمپەکانەوە چی لێرە لە ئەو ژیانەی کە تا ئاوارن لێرە و تا ئەگەڕێن وڵاتەکەی بتوانن ئەرشیفێکی باشیان هەبێەوە بۆی بتوان پاشە ڕۆژ کە گەڕانەوە کۆمەڵک چیرۆکی جوان هەبێت کە لێرە چارەسەری بۆ دۆزرابێتەوە و چارەسەر کرابێت ومێ دەکەم توانی بێتمان ڕەوڕەوێک بۆ ئەم گەنجانە بکەینەوە کە بتوانن بەردەوامی بەکارێک بدەن کە خۆیان خولیان هەبوو زۆر باشە کاگاتگار بەردەوامە بینەگەڕێمە بۆلات بینەرانی خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و ئەگەڕێنەوە لەمڕۆ بەدواوە هیچ شتێک نەما بۆت تەنها گۆرانیەک نەبێ ناخۆشە ڕۆژ لە دوای ڕۆژ زیاد دەکات هەموو شوێنێکی ئەمەم لەکەتی تەنیوە تەنانەت دڵ و ڕۆح و مێشکمانی بۆ کردووە ئەڵێم لەکا دەرگا و پەنجەرەکان داخین دەی بادای خەندەی بەڵێ خۆشەویستان ئێمە لەگەڵتانە بەردەوام دەبین دەگەڕێمە بۆ لای میوانەکەم کاگیادگار کاگیادگار باسە لە شانۆیەکە کردو باسە ببوورە و ئەوە بینەری کاری شانۆی بینێت تێکەڵم کردووە بێگومان کاری شانۆیش بێگومانەکو هەر کار و چالاکێکی هوەری گرنگە کە خەڵک بچێ بیبینێت بە تایبەت و کارە شانۆیانی کە لێراکرێ و جا کارە شانۆی بێ پێشەنگا بێت گرنگە تر خەڵک بە تایبەتی لەو بارودۆخەش بێتە دەرەوە وانە کاگیادگارێتتر وەکو جوڵەیەکی هوەری بکرێتەوە لەم شارەیە بێگومان ئەمەژێکە کە لە ئامانجەکانی دەستگای مرۆیی مامیشکە برەو بە کار و چالاکی هوەری بدەن لە شاری سلێمانی بێگومان لە تەواوی کوردستان کاگیادگارەوە تا چەند ئەتانەبێت کارەکانی دەستگای مرۆیی مام تەنها بە لۆکاڵی نەمێنێتەوە یعنی ببرێتە دەرەوە کارەکان زۆر گەورەتر بکرێت دیارە ئێمە لە ماوەی ڕابردووشە کارەکانمان وان نەکردو لۆکاڵی بێت یعنی تەنانەت ئێمە لە کاتی توانم بڵم لە کاتی کەرنتینەیە تەنها ڕێکخراو بووینە کە توانیمانە بچینە زۆر ناوچەی دەرەوەی بگومان ئالە ڕابردووە بەڵامەکو کار و ئێستاش کۆمەڵە پرۆژەمانەیە و کۆمەڵە کەیسمان هەیە کە لە دەرەوەی هەرێمی کوردستان و بەردەوام دەستگای مرۆیی مام لە هەوڵی چارەسەرکردنی و کەیسانەیە کە لە دەرەوەی ناوچەی هەرێمە ئێمە لە ماوەی ڕابردووە ئەوەی کردومانە لە دەرەوەی هەرێمی کوردستان ئەوە لەگەڵ ئەو کەمپینە بوو کە وەکو خۆپارێزی ئێمە ڕامانگەیان بوو بەڵام ئێستا خۆشبەختانە ئەتوانم بڵم لە دەرەوەی هەرێمی کوردستان لە ناوچەکانی تر کۆمەڵک پرۆژەمان هەیە و ئێستا ئێمە نامانوێت هەنێک شت بڵین کە ببێ بە ڕێکلام بۆ خۆمان بەڵام لە ماوەی داهاتووە ئیشەڵات لە ئایندەیەکی نزیکە کۆمەڵک پرۆژەی زۆر باشە بینین لە ناوچەکانی خوارەوەی عێراق و پرۆژەکان تایبەتن بەچی ینی هوەری یاخۆت هەموو بوارێ ئەگرێت ئەتوانم بڵێم ئێمە کۆمەڵک کەیسمان هەیە لە خواروی عێراق کە دەستگای مروی مام لە کۆمەڵک سەکتەر ئیشەکە سەکتەری پەروەردەیە کۆمەڵک توانایی زۆر باشێ توانایی گەنج هەیە لە خواروی عێراقە ئێمە لە هەوڵی ئەویان کە بتوانین پرۆژی هاوبەشمان هەبێت لە بۆی توانین کە ئەڵین دەستگای مرۆیی مام لەژێر دروشمی ئاشتی پێکەوە ژیان گەشەپێدان بۆی ئەمەی کە هەمانە لەژێر ئەو دروشمەیە بتوانین ئەو ئاشتی و پێکەوە ژیانە لە تەواوی عێراقا دروستکەین و ئامانجی سەرەکی ئێماوەیە کە بەبێ جۆدانە بە ڕەنگ و بە ئاین و بە کەلتور بتوانین لە تەواوی ناوچەکانی عێراق و لە دەرەوەی هەرێمی کوردستانیش ئێمە دیارە کۆمەڵک چالاکی هەبووە وەکو دەستگای مرۆیی مام هەوڵماندا و
بەردەوامیشین بۆی بتوانین هاوکاریان بین بۆی بتوانین هیچ نەبێت ئەگەر دامێکی بڵین تا ڕادەیە کەمیش بێت بتوانین سوودەی بۆ ئەم بگەێنین بەڵام ئەوەی کە هەیە ئەمە یەکشت بڵێم ئەوەی کە هەیە ئێمە ئەمڕۆ تەواوی عێراق تووشی قەیرانێک بووە کە قەیرانی داراییە ڤایرۆسی کۆرۆنایە هەموو ئەمە ئێمە حکوومەتەکەمانی شەلەل کردووە ئێمە وەکو ڕێکخراوێک توانیمانە بە جۆڕی ئەو توانایی کە هەمانە بەو ئیمکانێتی کە هەمانە توانیمانە لە کۆمەڵێک پرۆژەی زۆر باشە هاوکاری حکوومەت بین و هاوکاری ئیدارە بین لە شار و شارۆچکەکانە ئەوەی کە ئێستا شەمانە لە زانکۆکانە هەوڵە دین کە بەردەوام خولمان هەیە بۆەوەی بتوانین مامۆسایانی زانکۆ بە باشترین شێوە بە ئۆنلاین دەرس بڵێنەوە و لە سەکتەرەکانی تریش بەردەوامیمان هەیە بەڵام ئەوەیە کە ئێستا دۆخەکە تۆزێک هەستیارەکە بەهۆی ڤایرۆسەکەەوە ناتوانین کۆمەڵک چالاکی زۆر گەورە بکەیت بۆیە ئێمە هەڵمانداوە لەم پێشنگایەوە ئەمە ئەتوانم بڵێم بۆکو دەستگای مرۆیی مام ئێمە ویسمان دووبارە بە خەڵک بڵینەوە ئەبێ ژیان بەردەوام بێت و ئەبێ بەردەوام بین لەوەی کە ڕۆژانە کار و چالاکیەکانمان هەبێت ینی کاگیازگار بەبوورەکاتی پرۆگرامەکە زۆر کەمەوە بەڵام بۆ گەنجان ئەگەر بێگومان ئێوە بەرداوە بن لە هاوکاریکردنی گەنجان و هەڵوە پاڵپشتیکردنیان و دەرخستنی توانای گەنجان ئەو پرۆژانەی کە چین کە لە بەردەستان ئێوە کە بۆ گەنجان ئامادەتان کردو و دواو تێخۆشت ئێستا یەک جار ئاها بڕۆمە خوارەوە لە چەم سەماڵ پرۆژەیەکمانە بێت لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی زۆر باشی ئەو شارەکە گەلەریەکەی لە چەمسەماڵ بۆی یەک دوو خول لێ بکرێتەوە ڕاهێنان بە کۆمەڵە گەنجی چەمسەماڵ بکرێت و لە کەرکووک ئەو پرۆژەیەمانە بێت هەمانم پرۆژەیە بینە کەرکووک و لەگەڵ کۆمەڵە گەنجی پارێزگای بەسڕا کۆمەڵک پرۆژەمان هەیە کە ئێستا لە گفتوگویان لەگەڵ ئەوانە بۆی بتوانین بە زووترین کات ئەو کەیسانە چارەسەرکەین و چالاکی زۆر باشمانە بێت لەو ناوچانە ئینشاءڵڵا ئێمەژی بادارین هەمیشە بەردەوام بن لەم کارە جوانانە و ئەم کار و چالاکیە گرنگانە کە بۆ تەواوی کوردستانە بۆ گەنجانە بۆ هەموو چین و توێژەکانە دووبارە سپاس بێ بەهیوای لە ساقی بەردەوامیتە دەستان خۆش بێت بینەرانی خۆشەویست دەچینە لای راپۆرتێک کە تایبەتە بە 23 هەمین فستیڤاڵی نەدەوڵەتی گەلاوێش کە بە ناوی ئاسۆ دەدرەوشێتەوە کە دیارە ئەم فستیڤاڵە ئەم ساڵ زۆر جیاوازتر بوو لە ساڵانی ڕابردوو کاویژە بوو کە بۆی ڤایرۆسی کۆرۆناوە کە فستیڤاڵەکە بەڕێگەی ئۆنلاین بەڕێوە چوو کە ئەمڕۆ بۆ هەروە سبەینێش فستیڤاڵەکە بەردەوام دەبێت و هەروە ئەمێ ئاماژە بۆشکەم کە ئێمە سبەینێ پرۆگرامێکی تایبەتمانە بێت لەسەر فستیڤاڵی گەلاوێش با پێکۆ بینەریم راپۆرتە بینۆگەڕێنەوە. بە دروشمی ئاسۆ دەدرەوشێتەوە ئەمڕۆ 23 هەمین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش بەڕێوەچوو لە هۆڵی ئازاد هەورامی لە نێو ناوەندی ڕۆشنگەری چاودێرە. فستیڤاڵەکە دوو ڕۆژ دەخایەنێت و بەڕێز مەلا بەختیار سەرپرشتی گشتی فستیڤاڵەکە دەکات. ئەم ساڵ فستیڤاڵی گەلاوێش بۆ ئۆنلاینە بەداخەوە. ئێمە خۆمان زۆر بە باشی ئامادەکردبوو فستیڤاڵێکی زۆر بە چەشنایەتیەکی باشتر لە 22 فستیڤاڵەکانی ڕابردوو ساز بدەین. زۆریش وەستاین لە مانگی چوارەوە تا ئێستا وەستاین بەڵکو ئەم کۆرۆنایە ئەم بەڵایە لە کۆڵ بەشەریەت ببێتەوە ئێمەی کوردستانیش بتوانین دەرگاکانی چالێکیەکان بکەینەوە و خەڵکە تامەزرۆکە وەکو ساڵانی ڕابردوو لە فستیڤاڵ بەشداری بێ و لە هەموو وڵاتانی جیهان میوانەکانمان تەشریف بێنن بۆ ئێرە. ساڵدامان نابوو ساڵی کولتوری ئێران بێ. هەموو ساڵێک ئەمە کولتوری وڵاتێک لە فستیڤاڵ ڕوونەکەینەوە و نووسەر و شاعر و کەسایەتە بەناوبانگەکانیان قسە لەسەر کولتوری وڵاتەکانیانەکەن. ئەم ساڵ چەندین نووسەری هەرە باشی تاران و شارەکانی ئێرانمان لێ جێڕابوو کە تەشریف بێنن بۆ ئێرە بەڵام بەداخەوە تەنها توانیمان نووسەرەکانی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەرهەمەکانیان دەرچوون تەنها توانیمان ئەوان داوت بکەین و ئێستا لە ناومانن خۆشبەختانە یعنی ئێستا ئەم نووسەرانەی ڕۆژهەڵاتی کوردستان نوێنەری هەموو نووسەرەکانی جیهانن.
ئەم ساڵ کە 23مین فستیڤالی گەلاوێژە لەژێر با بڵێن ئاسۆ دەدرەوشێتەوە ئەو شعاری ئەم ساڵمانە بە حکمەوەی کە کاگاسوی ئەمەر سوارەیەکێ بۆ لە کادرە زۆر بە توانەکانی ناو بنکەی ڕۆناکبیری گەلاوێژ و هەمیشە ئەو کارانەی کە کردوێتی جێگەی شانازی ئێمە بوون. فستیڤالەکە بە سپۆنسەری ڤین فاوندیشن ئەم ساڵ بەڕێوەچێ شێوازێکی جیاوازترە لە ساڵانی تر لە هۆڵێکی داخرایی بچووکە بە پێ ڕێکارە یاساییەکانی وەزارەتی تەندروستی ئێمە هەموو ئەو ڕێکارانەمان جێبەجێ کردووە بە بەکارێنانی ماسک و ماوەی نێوان ئامادەبووان و ئەوانە ئەویش لەبەرەوەی کە بەڕاستی نەئەکرا ئێمە ڕیسکەین بەوەی کە ئامادەبوویەکی زۆر لە هۆڵێکی زۆرە هەرچەنە با بڵێن دەسەڵاتی لۆکەڵی لە پارێزگای سلێمانی ڕێگەی بەکردنەوەی کار و چالاکی کولتوریەکان داوە، بەڵام ئێمە بە حکمیەوەی کە ویستمان زیاتر خۆپارێزی بکەین نەمان بردە هۆڵێکی گەورە وەکو بینن ئەم ساڵ بە شێوازی ئۆنلاین بەڕێواچێ ئامادەبووەکان هەموو بەرهەمەکانیان نردووە و گەیشتووە و هەڵسەنگێنرا و لیژنەکان جیان کردوێتەوە بڕیاری خۆیان لەسەرداوە. لە ساڵی 1996ەوە بە شێوەیەکی بەردەوام ئەم فیستیڤاڵە بەڕێوە دەچێت و خەڵاتێکی تایبەتی هەیە بە ناوی خەڵاتی کوردستان. سەکۆیەک بووە بۆ دەیان قەڵەم و بەهرەی گەنجان و سەدان دەنگی ئەدەبی و معریفی. بەڵام ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا بە شێوەی وێنە و ڕاستەوخۆ لە یوتیوب چەناڵی گەلاوێژ بەخش دەکرێت. ژین عەبدوڕەحمان، گەلی کوردستان، سلێمانی. بەڵێ خۆشەویستانێمە پرۆگرامی ئەم ڕۆژتان پێشکەش کرا، هیوادارم کە تەواوی پرۆگرامەکە بەدڵی ئێوە بێت هەتاکو سبەینێ لا پرۆگرامێکی تایبەت لەگەڵتانە بم بە شەوەیەکی ڕاستەوخۆ ئێوارێکی خۆش بۆ گەشتلاکتان خواتان لەگەڵ.